سعادێکی نیوەشەوە لە وڵاتی چین چۆن لە ئوتێلەکانەوە پیتزایەکی خۆشی ئاوای حەڵاڵ داواکەین. ئەم ڤیدۆیە بۆ تۆیە. لە وڵاتی چین چۆن خواردنی حەڵاڵ بە دلیڤەری داواکەین. جاری پێشوو لە ڤیدۆیەکە باسیەوەم کرد کە تۆ چۆن هۆتێل بگری بە هەرزان ئەتوانیت لە تیکتۆکەکەم یان خود لە کەناڵەکانی چین لەگەڵ هاوڕێ ڤیدۆکە ببینیتەوە. لێرە باسیەوەکەم کە تۆ چۆن ئێستا بۆ من سعات یەکی شەوە پیتزام داوا کردووە خواردنی حەڵاڵ، پیتزای میوە، هیچ کێشەیەکی نییە و هیچ چرسیشی نییە. لەبەرەوە لێرە من پێت دەڵێم کە تۆ چۆن لە وڵاتی چین کاتێک لە ئوتێل یاخود لە هەر شارێکە مێنیتەوە بتوانی خواردنی حەڵاڵ داوا بکەی زۆر بە ئاسانی. یعنی هەر لە هۆتێلەکەی خۆت لە ڕێگەی مۆبایلەکەتەوە بەم شێوازە دەیتە سەر بەرنامەی عەلیپەی، یعنی هەر بەم شێوازە دێتە سەر بەرنامەی عەلیپەی، لێرە سێرچەکەی ئەبێ کیبۆردی زمانی چینی تیابێ، ئەنووسی وای ئەنووسی مەیتوان بەم شێوازە مەیتوان وای مای باشە. ئەمە ئەپلیکیشنی مەیتوانە کە لە وڵاتی چین بۆ دلیڤەری بەکاردێ و بۆ زۆر شتی تر بەکاردێ. ئەمەیە ئەگەر ببینی ئەم لۆگۆ زەردەیە ئەیکەیتەوە، دوای ئەوە لێرە بۆ نمونە من ئەگەر پیتزام داوا کردووە بۆ نمونە لە سێرچەکەیە ئەنووسم باشە، ئەمە جاری وایە کۆبۆنتە داتێ، لە سێرچەکەیە ئەنووسم بەم شێوازە پیسا، بە زمانی چینی پیسایانی پیتزا یەکەم دانە ئەگەر ببینی، یعنی تەواوی پیتزاکانی ئەم ناوچەیەم بۆ هێنە. بۆ نمونە ئێستاوەی کە من داوایەکەم گریمان وەکو نمونە ئەم بابەتانەی هەیە، بۆ نمونە ئەمە لەم دەقەیە نەیماوە، بە ئەمە یەکەم بکەینەوە یەکەم دووکان. لێرە ئەگەر سیرکەی ئەنواع جۆری خواردنی هەیە، بەڵام عادەتەن ینی لەبەرەوەی مە موسڵمانین بۆ کەسانەی کە پابەندی دینی ئیسلامن ئەمە حەڵاڵە. بۆ نمونە ئەمە لیولیانە. ئەنجا یەک شتی هەیە ئەم مەیتوانە کە لە بەرنامەی عەلیپەی ئەیکەیتەوە ترانزلیتی هەیە، توانێت ترانزلیتی بکەی بۆ زمانی ئینگلیزی و تەواوی نووسینەکەت بۆ تەرجومەکە و هیچ کێشەت بۆ دروست نابێت لە تەرجومەکردنە. ئەگەر ببینی دیوریان ئەوە جۆرێکی میوەیە کە لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا زیاتر ئەخورێ. بەم شێوازە ئادیەکەی بۆ کارتەکەت، دواتر لێرە کاتی پارەدانەکە پارادەی و هەر کاتەکەشی پیشانەدا. ئێستا بۆ نمونەوەی کە من داوام کرد با بچینەوە سەر عەلیپەی، ینی تەواوی کاتەکەت پێڵێ. ئیتر دوای ئەوە کە تۆ شتەکەت داوا کرد، ئەمە شتەکانی منە کە داوام کردو بۆ نمونە بای 56 ڕەمێنبیە پیتزایەکی دوو نەفەریشم داوا کردو، لە بەوەی ڕاستی زۆرم برسیە بێوە ناخۆش. ئیتر بەم شێوازە تۆ خواردن لە وڵاتی چین بەم شێوازە داواکەی و دێ لە دەرگای ئوتێلەکەت ناونیشان و هەموو شتێکە نووسی، دێ لە دەرگای ئوتێلەکەتدا و دەرگای ژوورەکەتدا و بۆ دانێ، یعنی هیچ پێویست ناکە ناڕەحەتیەوە بیکە خواردنی حەڵاڵت دەستکەوێ. جا ئەگەر لە هەر شارێکی وڵاتی چین بی، لە هەر شوێنێکی وڵاتی چین بی، تۆ لە ڕێگەی ئەم ئەپلیکیشنانەوە توانی بە ئاسانی خواردنی حەڵاڵت دەستکەوێ. جا ئەوەی نووسیم ئەوە بۆ پیتزا بوو. بۆ نمونە ئەگەر خواردنی حەڵاڵت بوێ جگە لە پیتزا ئەتوانی بنووسی چینجەن بەم شێوازە، ئەمە لۆگۆی حەڵاڵە چینجەن، ئەمە نووسی تەواوی مەطعمە حەڵاڵانت بۆ دێنێ کە لەم ناوچەیە هەیە. ئێمانە هەمووی مەطعمی حەڵاڵن و ئیتر هەر کامێکیانت حەز لەبێ ئەمە دووکانی جیاوازن ئەیکەیتەوە. بۆ نمونەوە 5 کیلۆمەتر، ئەوە 19 کیلۆمەتر و 11 کیلۆمەتر، ئەمە 6 کیلۆمەتر نزیکتر دوورتر. تر حاصل خۆت هەر خواردنەکەت حەز لێبێ بەو شێوازە داوایانەکەی و یعنی هیچ کێشە و مشکلەی حەڵاڵ بۆ دروست نابێت لە وڵاتی چینە ئەگەر درەنگی شەویش بێ. جا ئەمەش پیتزاکەی کە داوامان کردووە لەگەڵ ئەم پارچەیە، پێکاتی پیتزاکەمان ئەنەناس و میوەی لیولیانە، بەجددی زۆر بەتامە بێ ئێوە ناخۆش.